دەوترا جگە لە شاخ و چیا بەرزەکان هیچ شتێکی تر دۆست و هاوڕێی کورد نییە، چونکە هەمیشە گەلی کورد بەدەست نەهامەتی و دەربەدەری و نەبوونی کیان و خاکێکی سربەخۆوە ناڵاندوویەتی. بەڵام پەنابەرانی کورد لە وڵاتی سوید خەباتێکی نوێیان بەرەو ناساندنی نەتەوەی کورد بە تەواوی جیاندا دەست پێ کرد و ئاڵا قەشەنگەکەی کوردستانیان لە ڕێی وەرزشی تۆپی پێوە بە هەمووان ناساند. ساڵی 2004 سەرەتای دەستپێکی شۆڕشێکی نوێی کورد بوو لە وڵاتی سوید. سەرەتای وەرچەرخانێکی مێژوویی بوو کاتێک نۆبەرەی یانەیەکی کوردی لە کیشوەری ئەوروپا و بە دیاریکراوی لە وڵاتی سوید لەدایک بوو کە ئەوی ژیانەی داڵ کووردە. لە شاری بۆرلاند کە دەکەوێتە باکووری وڵاتی سوید یعنی داڵ کورد دەستی بە پەخشکردنی خۆی کرد. ئەوان هێندە تا مەزرۆ و تینووی بڵاوکردنەوەی ناوی کورد و ئاڵای کوردستان بوون، ئاگیان لە هیچ شتێکی تر نەمابوو. هەنگاو بە هەنگاو بەرەو لووتکە دەڕۆیشتن و تا دەهات ناو ناوبانگی یانەکە و گەلی کوردیش بە تەواوی سوید و ئەوروپاشدا بڵاو دەبەوە. تیمەکە کوردی مەدەست پێ کرد 2004 ji bo got gêncê me yê Kurd û ê dora me jî ne tenê Kurd jî Swêdî jî bûn ereb bûn em tişkî tev de bikin û navê wenekê me gotibû Kurd ji bo yanî ji dalan e û navê wenekê wî li derket û dor 20-25 kes gênc bî texmîn dest pê kirin û îro ala Kurdistanê ser formayê me ye û em gelekî memnûnin serê. گیان لە خۆبردووی و شەونخوونی و هەوڵدان و تێکۆشان هەوێنی کار و چالاکی و یاریەکانی یانە و یاریزانانی داڵ کورد بوو کە توانیان لە ماوەیەکی کامدا پلیکانەکانی بەردەمیان بە سەرکەوتووی ببڕن و بەرەو لووتکەی پلە جیاوازەکانی وڵاتی سوید بڕوان. لە ساڵی 2015 کەشتیگەلی ینی داڵ کورد توانی ڕووی لە کەناری ئارام بکات و ببێتە پاڵەوانی ئەو خولە و هەنگاو بەرەو خولی پلەیەک بنێ کە پێی دەوترێت سۆپەرتان کە دووەم گەورەترین خولە لەسەر ئاستی وڵاتی سوید. لەوێ زۆر نەمایەوە و ئەوان خەونی گەورەتر لە بەردەمیاندا بوو کە چاوەڕوانی بەتی هاتنیان دەکرد و بۆیە دوای 2 ساڵ مانەوەیان لەو خولەدا توانیان لە ڕێی بەدەستێنانی پلەی دووەمیەوە گەورەترین ئامانج و ئاواتیان بەدیبێنن، ئەویش بەشداریکردنیان بوو لە خولی نایبیانەکانی سوید کە گەورەترین خولە لەسەر ئاستی ئەو وڵاتە. داڵ کورد بە پاڵپشتی هەندەرانی کە هەمیشە وەک چیا بەرزەکانی شارەکانی کوردستان لە پێش دیانە سەر بەرزەکەیانەوە بوون، بەتوانە بڵندی تەواوی یاریزانەکان کە ئێستا کۆکراوەیە لە یاریزانانی بیانی و پیشەگەریش مێژوویان لە خولی پلە جیاجەکانی تۆپی پێی وڵاتی سویددا نووسیەوە. Yani em dixwazin got lîstikvanê Kurd jî name dimin lê ne tenê ji bo Kurdaya, yanî navê tîma me dal Kurd e û em dixwazin got futbolciya herî zana li cem me bin û got hinekî Kurd jî bin hê baştir ji me re ji bo got yanî navê tîmê dal Kurd. ئێستا ئەو یانەیە لە ڕیزی یانە پلە نایەبەکانی سوید یاری دەکات، گەرچی لە سەرەتای بەشداریکردنیان تاڕادەیەک بە باشی کاروانەکەیان دەست پێ کرد و توانیان بە سەربەرزی دووەم یاریان لە خولی نایاب بە برنەوە کۆتایی پێبێنن، بەڵام کەم ئەزمموی یاریزانانی یانەکە لەلایەک و بەهێزی زۆرێک لە یانەکانی تر لەلایەکی ترەوە وای کرد ئاستی یانەی داڵ کورد ڕوو لە دابەزین بکات، بەڵام ئەوان کە ئاڵای پیرۆزی کوردستانیان کردووەتە لۆگۆی سەرسنجیان و دروژمی سەرەکیان کوردستان کوردستان کوردستانە نایەنەوێت کۆڵ بدەن. هەمیشە بە پاڵپشتی هاوڵاتیانی کورد بە تایبەتی و
هەندەر و هەوادارانیان چاویان لە گەڕانەوەیە، چاویان لە دووبارە هەستانەوەیە، چاویان لەوەیە ناوی کورد بۆ هەمیشە بە زیندویی بمێنێتەوە. ئەوەی جێی سەرنج و باسکردن و مای هەڵوەستە لە سەرکردنیشە کە بۆتە نهێنی سەرەکی لە ناو ناوبانگیانی داڵکورد ناخی هاوڵاتیانی کوردی سویدا کە ئەوان دەڵێن ئێمە بە برنەوە و دۆڕان لەگەڵ یانەکەمان داین یانەی داڵکورد. زوو خۆشە بین داڵکوردی سێ بکەین خۆشە لەبرەوەی وڵاتەکەمان وای لێ هاتووە اینجا کە ئەبینین چەند کەس ئەو هاتووە بۆی سێر داڵکورد بکە وەڵا خۆشە لەبرێ هەومان کۆ بینەوە هەومان کۆ بینەوە وەکو ئاهەنگێک هەر بوو خۆشیشە بدۆڕین هەر خۆشە ببینەوە هەر خۆشە. داڵکورد تیمەمە هەرە مەزنە و ئەم هەموو سەر بلندن. گەنج و پیر و منداڵان خێزانەکان بەگشتی هەمووان لە ساتی یاریکردن یانەکەیان واتە یانەی داڵکورد چاو لە ڕێ و دڵ لە مشتن بۆ ئەوەی نمایشی یاریزانانی یانەکەیان ببین و گیانی خۆیان بەخت دەکەن لە پێناو سەرکەوتنی داڵکووردا. بەڕاستی زۆر باش ناڕوە وابزان یاریەکمان بردوێتەوە دانیەکشمان بە یەکسان بوو ئەوانەی ترشمان هەمووی دۆڕان بەس پشمان بە هەندەرانی کورد باشە ئینشاڵڵا بەرەو پێشەوە باشتر بێت. یەکجاری کوردانێکی زۆر هەیە پشتگیری کوردێکی زۆر لە یاریەکانی بینن کە چەند کورد هەیە و هەمووی مناڵ و گەورە و هەمووی دیان پشتگیری کوورد دەکەن. خۆشە شتێکی تازەیە بۆ ئێمە فەریقێکی وەک داڵکورد لەم مەرحەلەیە لەم ویدا یاری دەکەن زۆر خۆشە پێمان خۆشە هەستێکی خۆشە هەموو هەفتەیە بۆ ئێمە ئاهەنگە. ئەمە بۆ یاریزانانی یانەکەش ڕەنگدانەوەی خۆی هەیە و ئەوانیش دەڵێن ئێمە یەک خێزانین هەمیشە چاومان لە برنەوەی یانەکەمانە. کەمە یاریەکەم هین وەکو وۆرڵد کاپەفم بۆ بن کە فانسەکانم بینی من نایان بینم وەکو فانس وەکو خوشک و برای خۆمان خۆمەی بینم بۆ هەمویان کوردن ئۆزانم ئێمە بۆ وڵاتی خۆمان یاریەکەین کەوان لەوە من ئەم تیشرتە بەرەکەم ینی نازانم دڵم زۆر پێم خۆشە بێ. ئەم ساڵ بەڕاستی هەر حەزەکەین ساڵێکی داهاتوش بێت هەر لە ئەلسێنسکان بین ئەوە مهمترین شتە. دوای بە زۆری دروستی بکەین ینی حەزەکەین ئەلسێنسکان ببینەوە بەش ئێمە بە زیرەک بین بزانین ئەم ساڵ هەر حەزەکەین بمێنینەوە لە ئەلسێنسکان دوای هیوادارم دوای توانین ئەلسێنسکان ببینەوە پێش دوای 3-4 ساڵ لەوانەیە. ئەوەی زیاتر داڵکوردیشی خستوەتە نێو دڵی کوردانی سوید بە تایبەتی و کوردانی سەرتاپای گیان بەگشتی ئەوەیە کە ئاڵای پیرۆزی کوردستان دروشم و لۆگۆی سەرەکییانەی داڵکووردە کە خەونی گەورەیان شەکاوەی ئەو ئاڵا پیرۆزەیە. Sıfır du sıfır hat sıfır Dol kurdu fri vake balafır Jer çar perçem kurd bandıkın Dol kurd şampiyon bir yafam bıkın Cuvanen kurd birengem kes kusoy Dol kurd jbovan bu yesem bol Gol megodisa gol Her bici dol kurd isa şampiyon Vatine, kurdine, kurdine Vatine, kurdine, şirdine Restene, belvete, rezbiriz Kürdistan tadalana emdine Ey şampiyon tüy Dalkurt Stolt över att vara kurd, stolt över Dalkurt som tar för Dalkurt Det var planen, spela garen still hela planen blir eran vad än ni gör mitt i zon Kämpar oss genom varje division, vi är riktigt ro, riktigt skickligt